جامی جیهانی لەکوێ دروست دەکرێت؟ جامی جیهانی ئەو بۆنەی 4 ساڵ جارێک 32 هەڵبژاردا کێبڕکەی بەدەستهێنانی دەکەن. جامێکی قەشەنگی دروستکراو لە ئاڵتون. بەڵام ئایا دەزانیت ئەم جامە لەکوێ دروست دەکرێت؟ نرخی ئەم جامە 13 ملیۆن دۆلارە. لەوە دەچێ وا هەز بکەی ئەو هەڵبژاردەیە دەبێتە پاڵەوان جامە ئاڵتونەکەی بدەنێ، بەڵام لە ڕاستیدا کۆپیەکی هاوشێوەی جامە ئەسڵیەکەی پێدەدرێ نەک ئەسڵیەکە. لە ساڵی 1970دا وێنەکێشی ئیتالی سیلڤیۆ گازانیکا ئەم دیزاینەی ئێستای جامی جیهانی دروست کرد کە ڕێژەی لە سەدا 75 ئاڵتونە. نرخەکەی نزیکەی 13 ملیۆن دۆلارە، بەڵام کۆپیە ئەسڵیەکەی لە مۆزەخانەی تۆپی پێی سویسرا پارێزراوە. پاڵەوانی جامی جیهانی لە یاری کۆتاییدا بەرزی دەکەنەوە. لە پاش یاریەکە دەبرێتەوە بۆ مۆزەخانە. کۆپیەکی هاوشێوە دەدرێتە پاڵەوانی مۆندیال نەک کۆپی ئەسڵی کە بەدەست دروست دەکرێت. لە شاری بادرنۆ دۆگانۆی ئیتالیا هاوشێوەی کۆپیە ئەسڵیەکە لە کارگەی GDA بێرتۆنی ماوەی دروستکردنیشی 3 مانگ دەخایەنێت.